دادگای تاوانی نێودەوڵەتی ئامرازێکی گرنگ و بەهادارە بۆ ڕێگەگرتن لە ئەنجامی تاوان و تاوانی ژینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی و تاوانی جەنگ و تاوانی دوژمنکاری و بە دادگا گەیاندنی بکەرانی و ڕزگاری نەبوونیان لە سزا بۆ ئەوەی لە عێراقی دوای ڕژێمی فاشستی بەعەس و ڕووخاوی تاوانی ژینۆساید و تاوانی جەنگ و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوان دووبارە نەبنەوە پێویستە عێراق بۆ دڵنیاییکردنەوەی خەڵکی کوردستان و کەمایەتی ئاینی و مەسەبیەکانی ئەم وڵاتە بە پەیماننامەی ڕۆماوە پەیوەست بێت و بێتە هەندامی دادگاکە لە ڕۆژی دادپەروەری جیهانیدا داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی ناوەند بۆ ئەوەی پەیماننامەی ڕۆماوە واژۆ بکات و بێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی نیازپاکی خۆی لە ڕێگەی بە ئەندامبوونی لە دادگاکە بۆ پێکاتی ئەم وڵاتە مەڵبەندی جینۆساید ڕابگەینێ کە دەست بە دووبارەبوونەوەی تاوانی ڕابردووە کە بەسەر گەلەکەمان هاتووە. داوا لە دەسەڵاتی کوردی دەکەین داواکاری بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەن یەکێک لە داواکاریەکانی خەڵکی کوردستان لە دانوستانەکانیاندا لەگەڵ حکوومەتی ناوەند و ناوەندی بەغا و لەگەڵ لایەنە عێراقیەکان و سازشی لەسەر نەکەن. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە دەسەڵاتانی کورد لە ڕۆژئاوای کوردستان هاوکاری دادگا تاوانی نێودەوڵەتی بکەن لە دانانی زانیاری لەسەر و چەکداری داعشانەی کە ناسنامەی وڵاتانی ئەندامیان هەیە. هەروەها دیلەکانی جەنگ ئەوانەی هەمان پێناسەیان هەیە بە تایبەت بڕیاری بەدەستدانیان لە تەسلیم بە دادگای ناوبراو بکەن. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تۆمەتبار و هاوڵاتیانی کوردستان کە تاوانی گەورەی نێونەتەوەیان ئەنجام داوە یان بەشداریان تیادا کردووە دادگایی بکات و ناویان بداتە پۆلیسی ئەنتەرپۆل و بۆ دەستگیرکردنی هەڵاتوەکان نمونەی 258 تۆمەتبارەکەی ئەنفال. حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە هیچ کەسێک نەکا لە هەرێمی کوردستان کە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە بان کرابێت لە کاتی سەردانیکردنیاندا دەستگیریان بکات و تەسلیم بە دادگای ناوبراوی بکات.